دەچینە تۆڕە کۆمەڵاتیەکان بزانین لە نێو تۆڕە کۆمەڵاتیەکان بۆ ئەمڕۆ ئەوانەی کە ئامادەکراون چییە؟ ئێمە دەمانەوێت ئێوە بەردەوام ئاگدار بن لە نێو تۆڕە کۆمەڵاتیەکاندا بابەتی بە پێس بدۆزنەوە سوودی لێوە بگرن ژیانتانی پێ بگۆڕن. لە تۆڕە کۆمەڵاتی فەیسبووکەوە دەست پێ دەکەین خاتونێک بە ناوی دەریابەکرەوە لە فەیسبووکی خۆیەوە ئەنیمەیشنێکی دروست کردووە. ئەم ئەنیمەیشنە دیارە کاری میوزیکی بۆ کراوە و بە شێوازێکی زۆر جوان باس لە کاریگەری تەکنۆلۆژیا دەکات لەسەر منداڵ لەسەر ئەم زەمانی کە ئێستاتی کەوتوین کە بەهۆی تەکنۆلۆژیاوە دەچیتە ماڵێک لە بریەوەی کە دابنیشین دوو بابەت دوو چیرۆک دوو قسەی باش سوود لە وتوێژەکانیان وەربگرن هەمووی سەرقاڵی ئەمێرە ئەلیکترۆنیەکانە دەبێت دایکان و باوکان وریابن بەهۆی تەکنۆلۆژیاوە منداڵەکانیان دانەبڕێت لە کۆمەلگا. دەریابەکر لە بڵاوبوونەوەی ئەم گرتە ڤیددیۆیەدا یاخود ئەم ئەنیمەیشنەدا یان ئەم کورتە فیلمەدا نووسیوێتی دیارە ناوی ئەنیمەیشنەکە دابڕانە بەهۆی تێگەیشتن و خراپبەکارهێنانی تەکنۆلۆژیا لەم ڕۆژگارەدا بۆتە هۆی دابڕان لە ژیان لە خێزان و خوێندن و کار و کۆمەلگا بۆتە هۆی کزی لاژیری و هۆشیاری منداڵ. ئەم کورتە فیلمە باسی ژیانی منداڵێک دەکات کە بەهۆی تەکنۆلۆژیا دابڕاوە لە ژیان و خێزان و هاوڕێکانی و بۆتە هۆی بەفیڕۆدانی یان بەفیڕۆچوونی هەموو کاتە بە نرخەکانی ژیانی لە پێناو ئامێرە ئەلیکترۆنیەکان و ژیانێکی خەیاڵی ئەوانی کە بەردەوام سەیران لەسەر شاشەی ئامێرە ئەلیکترۆنیەکان و پلاتفۆرمەکاندایە ژیانیش هەر بۆ شێوەیە کاتێک کە هەز دەکەی کاتەکانە لەدەست چووە هاو شێوەی ئەوەیە کە ئەو ئامێری بەدەستەوەیە زۆرجار شەحنی تێدا نامێنێت و دەکوژێتەوە لە پڕێکا کات دەکوژێتەوە دادەبڕیت. مەبەستی ئەم خاتونە لەوەیە با پێکەوە ئەنیمەیشنەکەی ببین.